بینەرانی ئازیز سڵاوتان لێ بێ بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵێ بەرگۆ بابەتی نێواتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەشساغ و تەندروست باش بن. خۆشەویستان، تەواوی پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام هەر تەوەرە و یان هەر بابەتە و لەلایەنێکەوانێ باسی دەکەین. لە تەوەری یەکەممانە باز لەلایەنی دەرونی ئەەکەین، باز دەوا ئەەکەین کە هەموو ئەو داتانە یان هەموو ئەو ئامارانی کە باز لە ڕێژەی خۆ بڵێ گیان لە دەستدانیان باز لەوە دەکات کە ڕێژەی توشبووان لە ئێستادا لە تەواوی دنیادا بکە بە ڤایرۆسی کۆرۆنا داتاکەی وردە وردە دەقە بە دەقە سەعات بە سەعات ڕێژەکەی لا بەرزبوونەوەدایە. هەموو ئەمانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە ڕاگەیاندنەکانە باز دەکرێت چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ بە شێوەیەکی گشتی هەموو ئەمانی کە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کە ماوەی چەند مانگێکە تەواوی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ. لە تەوری دووەممانە باز لە چاکسازی گەوران ئەەکەین، بزانین هەوڵەکان و پلانەکانی چاکسازی گەوران چی دەبێت بۆ پاراستنی بەندکراوان و سزادراوان بۆ ئەوەی کە ئەو بەندکراوانە بپارێزن لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کە دواتر لەگەڵ میوانەکەمانە گفتوگوی زیاتری لەسەر دەکەین. لە تەوەری سێمی پرۆگرامەکەیە باز لە بارودۆخی کرێکاران دەکەین، باز لە چۆنێتی پاراستنی کرێکاران دەکەین لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. هەروەک دەزانین کە ماوەی چەند هەفتەیەکە پشوو ڕاگەیەندراوە، پشووی فەرمی لە سەرجەم فەرمانگەکان ڕاگەیەندراوە کە بەشێکی زۆر لە کرێکارانی کەرتی تایبەتیشی گرتوتەوانە گەڕاونەتەوە ماڵەکانی خۆیان و خۆیان کەرەتی نەکردووە، بەڵام بەشێک لە کرێکاران کە ئەگەر بەناچاری بێت دەوام دەکەن یان لە هەندێک شوێن کەوا پێویستەکە دەوام بکەن. بزانین چ ڕێکاریە گیراوەتە بەر سەندیکای کرێکاران چیان کردووە بۆ ئەمە بەستە بۆی کە ئەو کرێکارانە پارێزرا بن لە ئاگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە بە شێوەیەکی گشتی تەواوی پرۆگرامەکەی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ ڕاستەخۆشمان دەبێت لە شار و شارۆچەکانی کوردستانەوە. بەڵام با سەرەتا ڕێنمایی تەندروستی ببینین، دواتر لە تەوەریەکەمە بەردەوام ببین. کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ خۆشەویستان، ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان. هەروەک لە پێشتردا ئاماژەم پێکرد باز لە کاریگەریەکانی ئەم بارودۆخاکین کە لە ئێستادا تەواوی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە، کاویش ڤایرۆسی کۆرۆنایەک، هەروەکەوەی کە زانی ماوەی چەند مانگێکە لە تەواوی دنیادا یان لە بەشێکی زۆری وڵاتاندا بڵاو بۆ توانێت تەواوی دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە کە بەردەوام داتاکان دەقە بە دەقە و سەعات بە سەعات تۆمار دەکرێت کە ڕێژەکەی و داتاکەی ڕوو لە بەرزبوونەوە دەکا. هەموو ئەم داتا و ئەم ئامارانە کە بڵاو دەکرێتەوانێت لە ڕاگەیاندنەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، هەموو ئەمانە چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ. لە هەمان کاتدا
لەم دۆخەدا ئێمە چۆن مامەڵە بکەین بۆ ئەوەی کە دەروونمان پارێزرا بێ بۆی کە دەروون دروست بین لە هەمان کادا لە ئێستەیە تا چەند ئەم بارودۆخە کاریگەری لەسەر مناڵان هەیە هەروەکە زانین کە بەردەوام کە گەورەکان باز لەوە دەکرێت بازە ڤایرۆسی کۆرۆنا و بازە هۆکارەکان و بازە توشبوون دەکرێت باز لە ئەگەری توشبوونی خۆیان و مناڵەکانیان دەکرێت ئەم هەموو ئەمانە چه کاریگەریەکی لەسەر مناڵەکانیان هەیە کە لە بەردە مناڵەکانیانە باسی دەکەن بە شێوەیەکی گشتی ئەمڕۆمانەیە باز لەوە بکەین کە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکەین چه کاریگەریەکی لەسەر دەرونی مرۆڤ بەجێ دەمێنێ هەر بۆم بەسەش ئەمڕۆ میوانداری بەڕێز دکتۆر کەماشی گەرمان کردو کە بەڕێزیان پسپۆری دەرونی و لە هەمان کادا جێگری کۆمەڵی گەشەپێدانی پەروەردەین دکتۆریان سڵاو لێبێ و بەیانیت باش بەیانی بینەرانیش باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر هەروەکو باس کراوە هەروەکو ئاشکرایە کە ئەبینین ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتەکانە لە ڕاگەنەکانە هەموو ئەم داتانی کە باز لە بڵێ ڕێژەی گیان لە دەستدان و ئەگەری توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا داتاکەی ڕوو لە بەرزبوونەوەیە هەموو ئەمانە قەلەقی و دڵەڕاوکێکی لەناو خەڵکا دروست کردووە ئەم قەلەقی و دڵەڕاوکیە چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ ترس و دڵەڕاوکێ کاریگەریێکی ئێزگار گەورەی هەیە لەسەر دەرونی مرۆڤەکان بەگشتی و لەسەر دەرونی بە ساڵاتچووەکان بە تایبەتی بۆ چونکە ترس کە هاتە سەر سنوورێک لە سنوورەکە تێپەڕی چووە ئەو دوو سنوورەکەوە ئەوە ئەکرێ پێی بڵێن بەقەدەر ڤایرۆسەکە خەتەرە و ترسناکە یعنی چەند تۆ ئەترسی بۆچی ئەترسی لەبەر ئەوەی ڤایرۆسەکە یەخەت نەگرێت تووشی ئەو ڤایرۆسە نەبیت ئەو ترسە بەقەدەر حەجمی ڤایرۆسەکە دوو ئەوەی ڤایرۆسەکەش کاریگەری هەیە لەسەر تۆ ترسناکە کەواتە ئەوەی کە لە ڤایرۆسی کۆرۆنا ترسناکترە ئەو ترس و دڵەڕاوچەیە کە لە دڵی توایە بۆ بابزانین بۆچی ترس و دڵەڕاوچێ ئەبێتە هۆی ئەوەی کەوا هۆرمۆنی کۆرتیزۆن برز بێتەوە لە مرۆڤەکانە کە هۆرمۆنی کۆرتیزۆن برز بووەوە بەرگری لەش دائەبەزێوێتە خوارەوە ئەم دابەزینی بەرگری لەشە لە مرۆڤەکانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ڤایرۆسەکە بە تایبەتی ئەم ڤایرۆسی ئێستا ڤایرۆسی کۆرۆنا بە ئاسانی بەسەر تازاڵ بێ و بە ئاسانیش تووشێ بێ ئەگەری توش بن زیاکە بەڵێ کەواتە نەک هەر ئەگەر زۆر محتەمەلێکی تەواو زۆر خەتەرە لەبەر ئەوە خۆ مناڵم مەترسە بەڵام ئەڵێم ئەگەر بشترسی ئەبێ لە سنوورێکا بترسیت ئەوە تا من ئەوەی کە ئەبیستم و ئەبینم کە لە ناو شارەکەی خۆمانە لە ناو کەسوکارە ئەبینم یعنی زۆربەی زۆری ناترسێ و لە سنووری نەترسانەکەش چۆتە ئەو دیەوە گوێی نات ئەمەشان هەر خراپە ئەمەشان هەر باش نییە ئەبێ تۆ ئەو ترسێکە هەیە سنووردار بێ لە حدودێکا بوەستێ لە شوێنێکا بوەستێ ئەو نەبێت کە خۆت بپارێزی ئەوە نەبێت کە خۆت و ماڵ و مناڵتی لێ بپارێزی لە هەمان کاتیشە ئەبێ حسابی ئەو دوژمنە ئەو بەڵایەش بۆی بکەی حسابی بۆ بکەی کەوا نزیکت نەبێتەوە بە هیچ شێوەیەک و نزیک نەبوونەوەکەش یەکەمین بە تۆکمەکردنی لایەنی دەرونی خۆت ئەبێ ئەو ئیرادەی کەوا هەتە ئیرادەکە وا پتەو بێ وا بە قووەت بێ کە سوکاریش ئەو کەسانی کەوا ئەشیان بینی بەهۆی تۆ ئیرادەی ئەوانش بە قووەت بکەیت ئەمە کارێکی گرنگە لە مرۆڤەکانە چونکم لایەنی دەرونی لەلایەنی تەندروستی بە قووەترە بە تواناترە بۆ چونکم ئەگەر تۆ بترسیت بەرگری دەرونیت بەرگری لەشت لاواز بێتە خوارەوە چەند عیلاجشی بنێ چەند دەرمان و دەوا و چی و ئەمانی کە ئیسا لە باوایە ئەڵێن ئەمانە بەکاریش بینی مادەم ئەترسی سوودی نییە هەر پێ دەوێرێ کەواتە لایەنی دەرونی ئەو ئیرادەیە ئەو ورەیە کە تێتایە ئەگەر بە قووەت بێ لە داو دەرمانەکەش بە قووەترە
چکم ئەگەر لاواز بێ و زەعی بێ داوە دەرمانەکەش ئەو تەسیرەی نابێت. باشە دکتۆر لەوتەکان تا ئاماژە بۆ کرد کەوتە ئەم بارودۆخی ئێستا زیاتر کاریگەریەکەی لەسەر کەسانی بەتەمەن هەیە. بێگومان هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە؟ هۆکارەکەی بۆ گەڕێتەوانێت کە بە بەردەوام یا بە هەمیشەیی باز لەوە کرێت کە ئەوانەی کە تەمەنیان هەیە ئەگەری گیان لە دەستدانیان زیاترە؟ بەڵێ ئەگەڕێتەوە بۆ دەستخۆش بۆ چوونەکە زۆر تەواوە. دائیمە نەک لەم بارودۆخی ئیستایە ئەم کۆرۆنایە لە ئارایە و لێ ئەترسن بە تەمەنەکان. هەموو مرۆڤێک کە گەیشتە تەمەنێک تەمەنەکە لەسەر و پەنجاوە بوو بیر لەوە ئاکاتەوە کەوا مردن نزیک بووتەوە لێ کە بیری لەوە کردەوە مردن نزیک بۆتەوە لێ لەبەر ئەوەی کە تەمەنی بەرەو ژوورە بە ساڵات چووە ئەترسێت کە ترسا بەرگری لاشەیی و دەرونی و ڕۆحی کەم ئەبێتەوە کە کەمیش بووە ئەوە ڤایرۆسی کۆرۆنا حازرە لەبەرەوە ئەوانە محتەمەلترن لە هەموو دنیاە بەوەی کەوا کۆرۆنا زەفەریان پێبەرێ. باشە دکتۆر ئەگەر ئەم ترس و قەلەقی و دڵەڕاوکیە لە کەسێکە بەردەوام بێت یان بڵێ کەسەکە نەتوانێت زاڵ بێ بەسەریە یان بڵێ نەتوانێت چارەسەری بکە ئەمە بەکوێ ئەگات؟ ئەگاتە چی؟ ئەگاتە خەمۆکی؟ ئەبێ بە فۆبیا؟ گیانی من هەموو ترسێک ئەگەر لە سنوور تێپەڕی زیاد لە پێویست ئەو ترسا تەشەنەیەک لە دەرونی ئەو مرۆڤایە بێگومان هەموو جۆرە نەخۆشیەکی دەرونی بەدواوەیە وەکو تۆ فەرمووی خەمۆکی هەیە فۆبیا هەیە بێژگە لە خەمۆکی و لە فۆبیا جاری وایە وای لێت ئەو ترس و تۆقانە طبعا فۆبیا یعنی تۆقاندن لە ئێمە ئەوە وای لێکە کەوا ئیتر طبیعەت و حەز و ئارەزووی بۆ خواردنیش نەمێنێ بۆ چوونە دەرەوە نەمێنێ بۆ تێکەڵبوون لەگەڵ حتا مناڵەکانی خۆیان نەمێنێ هەر لە ماڵەکەی خۆیان لەوانەیە گۆشەگیریش بێت ئیتر ئەمە هەمووی کۆ ئەبێتەوە لای ئەم مرۆڤە کە زۆر لە پێویست ترساوە وای لێت کەوا بەرگریشی یەتە خوارەوە و نەک نەخۆشی کۆرۆنا و نەک ڤایرۆسی کۆرۆنا هەموو ڤایرۆسەکانی تر ئەگەر لەو جەوا بژی هەمووی ڕووی تێکات و بە ئاسانیش بەسەر ئەو کەسانە زاڵە بێ. بەڵێ باشە دکتۆر ئێمە لەبەرێکە گفتوگۆکەمان زیاتر لەسەر ڤایرۆسی کۆرۆنایە باز لە کاریگەریەکانی ئەکەین ئەم کاریگەریانە ئایا کاریگەریەکانی درێژخایەنە بێت یاخود کورتخایەنە بێ ینی مەبەستم ئەوەیە ئەگەر بێت و کۆتایی ئینشاءڵڵا ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا چارەسەری بۆ بدۆزرێتەوانی و کۆتایی بێ ئەم کاریگەریانی کە لەسەر دەرونی مرۆڤ بەجێ هێشتووە لەگەڵ تەواوبوونی ڤایرۆسەکە کۆتایی هێت یاخود کاریگەریەکەی درێژخایەنە بۆ دوای ئەوەش ئەمێنێتەوە؟ ئەو کاریگەریە زۆر احتیمالی هەیە لە مرۆڤەکانە بمێنێتەوە بۆ بەرگریکردن تێمەگەی نەک بۆ ئەیمالکردن ینی بەرگریکردن نەک هەر لە کۆرۆنا لە هەموو ئەو ڤایرۆسانەی کەوا هەیە وەکو ڤایرۆسی سیرا هەیە مێرس هەیە ئەو هەڵامەتە درێژخایانەی کەوا تووشمانە بێت و بە مانگ جاریوا لێمان نابێتەوە ئەوانە هەمووی ئەبێ بە بەرگریەکی بەردەوام بۆ ئەوەی کەوا بەرەنگاری بێتەوە و احتیاتی خۆی بخان. سێرکە لە چینەوە دەسی پێکرد ئەم ڤایرۆسە وایە؟ بەڵێ کە چین بەو ملیار و 400 ملیۆنە توانی کۆنتترۆلی بکە توانی بەسەریا سەرکەوێ و ئێستا بۆ بە نمونەیەکی زۆر گەورە و کاریگەر بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان لە هەموو میلەتانە ئەی ئێمە چۆن ناتوانین بەسەریا زاڵ بین ئێمەی کورد لە کوردستانە من کە باسی کوردستانەکەم کوردستانی هەموو گەورە لە چاو ئەوانە هەر ژمارەمان زۆر کەمە ئەتوانین زۆر بە ئاسانی بەسەریا زاڵ بە تایبەتی چنوورخان یعنی ئێستا ئێمەی هەرێمی کوردستان بووینەتە نمونەیەکی زۆر جوان زۆر کاریگەر بۆ هەموو میلەتانی دەور و بەرمان حتا بۆ ئەوروپا من ئەبیستم و ئەبینم کە نمونەی خۆپاراستن و بەرگریکردن لە کوردستانە لە سوید و لە نەرویج و لە سویسرا و لە زۆر وڵاتانی تر پێشکەوتوترە و باشتریشە و کاریگەرتریشە سێرکە لەبەرەوە ئەبێ ئێمە ئەملمان بەکێ بێت ئەملمان یەکەم بەخوای گەورە دووەم بە خۆمان بە
دەسەڵاتداران و کارمەندانی تەندروستی و کارمەندانی ناوخۆیی و یعنی وەزارەتی داخلی و ئاسایش و ئەمانە بین کە ئەمانە هەمووی ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە چی لە کەمکردنەوەی مەترسیەکان و لە بەرگریکردن لە پێناوی خەڵکە سێرکە ئێستاکە خۆت ئەزانین کە ڤایرۆس ئەم ڤایرۆسە بێڕەحمە بەڵام لە هەمان کاتە تەماشاکەین تیمەکانی پزیشکی زۆر بە بوێرانە زۆر بە ئازایانە یعنی وەکو خەوەکو ئەڵێن پێشمەرگەن ئێستا لە سەنگەری پێشەوەی بەرگرکردی لە میلەتەکەیانە ئەمە کەم نمونەیە لە کوردەواری خۆمانە ئەمە تا ئێستا نەبینراوە بەم شێوەیە یعنی سوور بە سوور بزانی ئەمە ڤایرۆسێکە تۆ دەسی بۆ بی تۆ بۆ عیلاجکردنی نەخۆشەکەت هەموو شتێکەکەیت لەگەڵەوەشە نەشترسیت و بەردەوامیش بیت ئەمە زۆر گرنگە. دکتۆر کەواتە تا چەند گرنگە ڕووداوەکان بەو شێوەیە ببینین کە هەیە لە حەدی خۆی گەورەتری نەکەین هەمیشە لایەنە ئەرێنەکانی بیر لێ نەکەینەوانە لایەنە نەرێنەکانی بیر لێ نەکەین و لانی ئەرێنشی بیر لێ بکەینەوانە هەروەکو ئەزانین کە چەندێک ڕێژەی توشبوون زۆرە یان لە دەستدان زۆرە بەڵام لە هەمان کاتدا ڕێژەی چاکبوونەوەش زۆرە بێگومان وایە ئەبێ لایەنە ئەرێنەکەشی لێک بدرێتەوە دەست خۆش زۆر تەواوە سپاس بەخۆی گەورە لە هەرێمی کوردستانە ژمارەی توشبووان زۆر کەمە و ژمارەی چاکبووەکانیش زۆرترە وەک لە توشبووەکان ئەمە زۆر گەورەیە تا ئێستا خۆشبەختانە 11 کەس باش بوون و چاکبوونەتەوە چوونەتەوە ماڵەکانی بەڵێ سیرکە لە دوویدایە لە دەی دووە عەفو لە دەی دووە ئەم نەخۆشیە لە سین سەری هەڵدا لەو کاتەیە کە سەری هەڵدا 84 کەس تەنها تووشیان بوو سیرکە ئەو 84 کە تووشیان بوو زوو وڵاتی چین کەوتە خۆی و کەوتە چارەسەرکردن و دروستکردنی نەخۆشخانە و چی و ئەم جۆرەشتانە لەو 84 تەنها 4 کەسیان مردن یەکەمین جار طبعا هەشتاکەی تری ماوە کە تێکەڵ بوون ئەو وردە فراوان بوو بەڵام لەو ڕۆژە 240,000 کەس لە هەموو عالەمە بە خۆکوشتن و بە ئینتیحار لە ناوچون و گیانیان لەدەستدا سەری ئەو نسبەتە یعنی مەبەستم قسەکەی جەنابتە بۆ ئەو ژمارەیە بمان تۆقێنێ خۆ ئەم ژمارەی کەوا لە دەست ئەچێ و گیان لە دەست ئەدا ئێستا و پێشتریش زۆرتر بوون وەک لە نەخۆشی کۆرۆناکە لەبەرەوە تەماشا ئەکەین ئەوانەی کەوا لە عالەما توش ئەبن لە 181 بە ئاسانی و بە خەفیفی توش ئەبن ئەمە زۆر بە ئاسانی ئەتوانێت کە پەیوەندی بکە بە بنکەکانی تەندروستیەوە زۆر بە ئاسانی چارەسەرەکرێت لە ماوەیەکی زۆر کەمە لە دوای ئەوە لە 114 ئەو کەسانی کە تووشە بن تۆزێ لەوانی کە زۆرتر ئایانگرێ و تونترە وەک لە 180 چوار دەکە ئەوانش ئەتوانرێ عیلاج بکرێت بە ماوەیەکی تۆزێ زیاتر لە نسبەتی 80 ئەوانە شەر عیلاج وەرگرن چاگە بن ئەوەی کە ئەمان ئەمێنێتەوە لە 105 ئەمە ترسناکەکانە ئەمە تۆزێ زەحمەتە بەڵام لەو بێنە هەر لە چین ئافرەتێکی پیشاندا کە تەمەنی 94 ساڵە توش بوو چاچش بوو ئاهەنگیان بۆ گێڕا کەواتە ئینسان نابێ مەیوز بێ تەمەنی چەند زۆر بێ نسبەتەکە چەند زۆر بێ مەیوز نەبێ لەبەرەوەی ئەمەلی چاک بوونەوە خۆ پاراستن زۆر گرنگە طبعاً ڕێنمایەکانی تەندروستی بێگومان ڕێنمایەکانی تەندروستی جیهانی و ڕێنمایەکان لە هەرێمی کوردستانە زۆر گرنگە ئێمە پەیڕێی بکەین ئێمالی نەکەین بۆچی بۆ ئەوەی کەوا کەمترین کەس توش بێ کە تووشش بوو بۆ ئەوەی چاک بێتەوە تەنها یەک کەس تووشی کۆرۆنا بێ یا خۆی بشارێتەوە کەفیلە بۆ ئەوەی کەوا 1000 کەسی کە توشکە لەبەر ئەوە من هەلێرەوە ئێڵێم گوناحە جەریمەیە تاوانە
ئەو کەسانەی کەوا ئەم نەخۆشییان گرتووە خۆیان بشارنەوە بۆچی چکم لە پێش هەموو کەسێکە خێزانی و کەسوکاری ئەیگرێت اینجا لە دوای ئەوە تەشەنایەکە بۆ هەزاران کەسیکە. زۆر باشە. دکتۆر ئەگەر باسێک لە ڕۆڵی ڕاگەیاندنەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین لەم بارودۆخەی ئێستەیە تا چەند توانیویانە ڕۆڵێکی باش ببینن و ئەگەر ڕۆڵی خراپیشان هەیە ڕۆڵە خراپەکەیان چییە و بە شێوەیەکی گشتی ڕاگەیاندنەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان چ کاریگەرییان هەیە لەسەر دەرونی مرۆڤ؟ من باسی ڕاگەیاندنەکانی لای خۆمانەکەم. بێگومان ڕۆڵێکی ئیجابی و ئەرێنیان هەیە لە هێوەرکردنەوەی خەڵک لە ئاگادارکردنەوەی خەڵک بەوەی کەوا خۆیان بپارێزن بۆەوە بەڵێ ڕێنمایی لایەنە تەندروستیەکان بکەن لەم بارودۆخەی ئێستا کەوا بڵین مەنعی تەجەولە نەچنە دەرەوە چی ئەمانەیان زۆر باش. بەڵام باش زۆر خراپە ڕاگەیاندنەکانی ئێمە لە ئاسایی ڕاگەیاندنەکانی دەرەوەی وڵات بکەن بەوەی ئەم ژمارە و ئەرقامە ترسناکانە بخەنە سەر شاشەکانیان و خەڵک بتۆقی و بترسێ. ئێستا من تۆزێ لەمەوە پێش داتایەکم بینی ئەڵێ لە بەریتانیا هەتاکو مانگی ئابی ئەم ساڵ لەوانەیە لە سەدا 81 کەس توش بێت. ئەم داتایە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە خەڵک بیبیستێ و بیبی دڵە ڕاوچەکە زیاتر دڵە ڕاوچەکە زیاترێکە کاکە لە ساهشتاویە کاکە ژمارەیەکی زۆر زۆرە برا لەکوێ لە وڵاتێکشیا وەکو وڵاتی بەریتانیا کە لەو پەڕی پێشکەوتنیان لەبارەی تەندروستیەوە لە هەموو بارەکانی ژیانەوە لەبەرەوە ئەو جۆرە داتانە وەکو جەنابەت فەرموو ئەو جۆرە ئەرقامانە با ڕاگەیاندنەکانی خۆمان لێی دوورکەونەوە بۆ ئەوەی کەوا خەڵک تووشی دڵە ڕاوچێ و تۆقاندن و ترسانە نەبێت. زۆر باشە. دکتۆر باس لە ڕێنمایەکانی تەندروستیکی کە لە ڕاگەیاندنەکانەوانێ بە هەمیشەی باز دەکرێت و بڵاوەکرێتوانێ ئەگەر کەسێک ڕێنمایە تەندروستیەکان زیادە ڕۆیی تیابکە بۆ نمونە باز لەواکرێ کە دەستشۆرین گرنگە و پێویستە هەمیشە باز لەواکرێت کە دەستیان بشۆرن هەیە بۆ نمونە ئەگەر دەستی پاک بێ و پیس بێ دەدەقە چارەکێ جارێ دەستی ئەشۆرێ. ئەمە لەم دۆخەی ئێستەیە کە بازە ڤایرۆسی کۆرۆناکە تا چەندە ڕووی دەرونیەوە ئاساییە. جانی من جارێ لە ڕووی تەندروستیەوە چەند دەسی بشاقی ناکە تێگەی بەڵام گرنگەوەیە ئەو دەشۆرنە بەردەوامە لە ڕووی تەندروستی شۆ ڕەنگە زیانی بۆ خۆی هەبێگەر دەستی وشکە بێ پێستی وشکە بێ کە تۆ دەست پاک بێ پێویست ناکە بەڵام تازە ئەو لەگەڵ ئەو لایەنە دەرونەی خۆیان ڕۆشتووە ئەوەی لە ڕووی دەرونیەوە ئاساییە ئەم شتە لە ئێستەیە نەوەڵە ئاسایی نەجانی من ئاسایی نییە بۆچی چونکم بەردەوام ببێ لەگەڵیا ترسەکەش و تۆقاندنەکەش بەردەوام ئەبێ لەگەڵیا تووشی زۆر لایەنی تەندروستی ناڕەحەتیەکە بێژگە لە تووشی هەندێ لایەنی دەرونی ناڕەحەتی ژەبێ هەردووچی بەیەکەوە یعنی لایەنی دەرونیەکەشی لایەنی تەندروستەکەشی تێگەچێ قەیناکە پشۆ دەستی پشۆ بەڵام زیادە ڕێیتیامەکە بەڵام بەهۆی ترستەوە مەیشۆ بەهۆی خۆپاراستنەوە بیشۆ ئەمەیان لایەنەکە وشان لایەنێکی کەیە. زۆر باشە. دکتۆر دوا ڕێنمای خۆت بێگومان ڕێنمایەکانی تەندروستی زۆرن بەڵام پێمان خۆشە بەڕێزێکو پسپۆڕێکی دەرونی ڕێنمایەکانی تۆ بۆ لایەنی دەرونی چیە بێ بە تایبەتی ئەومان بیر نەچێکە لە ئێستادا خوێندکارانی پۆلی 12 کە ماوەی چەند مانگێکی ترە چنە تاقیکردنەوەوانە لە ئێستایا دڵە ڕاوکیان هەیە ئەم لە ڤایرۆسی کۆرۆناکەم لە تاقیکردنەوەکەیان ڕێنمایی بەڕێزت بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیانیش بۆ خوێندکارانیش بە شێوەیەکی گشتی جانی من ئەمەوێ بڵێم بە هیچ شێوەیەک تۆ مەترسە ئەگەر ترساشیت بە ترسەکەت لە سنوورێکی زۆر سنووردارا بێت بۆچی چکم زەرەر بەخۆ دەگەێنی ئەمە یەک ینی لایەنی دەرونی خۆت پتە بکە بە قووەتی بکە تۆ وا بەخۆت بڵێ من نەک بەسەر کۆرۆنا بەسەر زۆر لەوە زیاتری شاسەرەکەەوە سێکە هەچەند ئەگەر وەختمان مابێت دوو هێزەیە لە ئینسانە کە خی گەورە دروست کردووە هێزی ژیان هێزی مردن ئەگەر بتانی هێزی ژیان و بەردەوامی ژیان سەرخەی بەسەر مردن تا ئەوە لە هەموو شتێک بە دوورەبی دوو ئەگەر بتەوێ خۆت و ماڵ و مناڵ و کەسوکارت تووشی ئەم نەخۆشیە نەبین بەردەوام پەیڕەوی ڕێنمایەکانی تەندروستی بکە بە شێوەی گشتی خۆپاراستن لە دەواکردن و لە چارەسەر زۆر باشترە. سێ بە خوێندکاران و قوتابیانی خۆشەویست ئەڵێم
ئەڵێ من دوێنێ جۆم لە بەڕێز دکتۆر ئالام و وەزیری پەروەردە دڵی هەمومانی ئیسراحەت پێکرد بەوەی کەوا ئارامێکی یاینێ کە بە هیچ شێوەیەک مافی خوێندکاران و قوتابیانمان نافەوتێ لە خوێندن لە دیراسەت جۆرەها ڕێگای ئۆنلاینان بەدەسەوەیە کەوا پەیڕەوی بکرێ بۆ ئەوەی خوێندکارەکانمان مەحروم نەبن بە تایبەتی و کوتۆ ئاماژەت پێدا خوێندکارانی قۆناغی 12 ئەمانە زۆر گرنگن و خوێندکار ئەبێ لە ئێمەش ئازاتر بێ لە ئێمەش خۆڕاگرتر بێ و لە ئێمەش دڵ و دەرونی ڕووناکتر بێ بۆ دواڕۆژ چکم ئەوان پیاوی دواڕۆژی ئێمن پۆڵان بتەون بەتوانان ئێمە ئەبێ چاو لەوان بکەین بە تەمای ئەوان بین کەوا ڕێگامان بۆ خۆشکەن و ژیانمان بۆ فراهم بکەنەوە. دەستەکانە خۆش دکتۆریان سپاس بۆ ڕێنمایەکانە بە ئومێدیەوەی کە تەواوی هاوڵاتیان سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان پەیڕۆ بکەن لە هەمان کاتدا ڕێنمایە دەرونیەکان کە پسپۆری بەڕێز ئاماژەی پێکرد بتوانن پەیڕەویکەن. زۆر سپاس بۆ دکتۆر کە ماشیگە پسپۆری دەرونی و جێگری کۆمەڵی گەشەپێدانی پەروەردەی سپاسماندمان کردی. بەڵێ خۆشەویستان ئێستا شەچینە لای پامێرمان فەرحان حەمەخان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین زانیاری لە شاری هەڵەبجە بە ئێوە بە بینەران بگەێنیت. بەڵێ چن و سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە لە چوارچێوەی هەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا و ژووری عملیاتی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تاوەکو ئەم ساتەش کە من قسەی تێدا دەکەم هاوشێوەی پارێزگاکانی سلێمانی و هەولێر بۆ ماوەی 5 ڕۆژی دیکە قەدەغی هاتوچۆ لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاگەنراوە و ڕێگە لە ڕێگەی هێزە ئەمنیەکان و هێزە جیاوازەکانی پۆلیسەوە ڕێگە بە هاوڵاتیان نادرێت کە بە تایبەت لە چەند شوێنێکی دیاریکراودا وەکو سنتەری بازاڕی هەڵەبجە هیچ جۆرە قەرەباڵغێکی ئەوتۆ دروست بکرێت. ئەوەی کە جێگەی قسە لە سەرکردنە ئەوەیە کە ئەمڕۆ لە بەردەم قایمقامەتی هەڵەبجە کە بەرامبەر بە منە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان هەندێکیان بۆی هێنانی سەوزە و خواردەمەنی کە ڕێگە پێدانیان بۆ دەکرێت کۆبوونەوەی زۆر بەدی دەکرێت قەرەباڵغی زۆری هاوڵاتیان بەدی دەکرێت هەندێک لە هاوڵاتیانیش بۆ وەرگرتنی موچەکە ڕێگە پێدان دەکەن لەوێ بە جۆرێک لە جۆرەکان میکانیزمێکی ئەوتۆدانە ڕێژراوە بۆەوەی کە قەرەباڵغی دروست نەکرێەوە ڕێگە نەدرێت بە با بڵێن ڤایرۆسەکە بڵاوە بکەوتە شەنە بکات. لە لایەکی دیکەوە لە پارێزگای هەڵەبجە ژووری عملیاتی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕێنمایەکی دەرکردووە لە دیاتین ڕێنمایەکان بەشێک لە وڵاتیان سەردانی قەسابخانەکان دەکەن بە مەبەستی کڕینی گۆشت و خواردەمەنی بە پێ و ڕێنمایانەی کە بڵاو کراوەتەوە لە کاژمێر 6 بۆ 11 نیوەڕۆ ئەو قەسابخانانەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەن لە ژێر چاودێری ڕێنمایەکانی تەندروستیدا دەکرێنەوە بە جۆرێکە لە ڕێنمایەکەدا هاتووە کە نابێت قەرەباڵغی دروست بکرێەوە لەلایەن خاوەنی قەسابخانەکانەوە ڕێنمایی بدێت بە هاوڵاتیان کە قەرەباڵغی دروست نەکرێت. لە لایەکی دیکەوە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە دوایین ئامارەکانی کەرەنتینەکانی خۆی ڕاگەیان دیارە لە 24 دوو تاوەکو 8 232 کەس لە کەرەنتینەکانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کەرەنتینە کراون. لەو ڕێژەیەش کە باسم کرد 204 کەسیان چوونەتەوە ماڵ و ئێستاشی لەگەڵدا بێت لە کەرەنتینەکانی هەڵەبجە هاوڵاتی لێ کە ڕۆژانە لە ئێرانەوە دەگەڕێنەوە یاخود بەشێک لە هاوڵاتیان کە خۆیان بۆ خۆیان وشاریان هەیە ئاماژ بەوە دەکەن کە نیشانەکانیان تێدا یاخود ترسیان لەوە هەیە نیشانەکانیان تێدا بێت دەچن سەردانی کەرەنتینەکان دەکەن. لە لایەکی دیکەوە لە چوارچێوەی ئەم ڤایرۆسەدا دیارە بەشێکی زۆر لە دوکانەکان داخراون و بەشێکی زۆر لە خاوەن دوکانەکان پابندی ڕێنمایەکان بوون ئەوەی کە جێگەی قسە لە سەرکردن بوو لە ماوەی ڕابردوودا کرێی دوکان بوو کە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان کاردانەوەی لێکەوتەوە بەشێک لەو کەسانی کە خاوەنی مڵکەکانن بۆ نمونە لە پارێزگای هەڵەبجە بنەماڵی حاجی کەریم کە خاوەنی با بڵێن زیاتر لە 200 دوکانن لە بازاڕی شنروێ لە کرێ دوکانی با بڵێن ئەم مانگە خۆش بوون کە ئەمە جۆرێک لە جۆرەکان هەڵمەتێکی مرۆڤانەیە بۆ ئەوەی کە هاوکاری ئەو کەسانش بکرێت کە لە ئێستادا خاوەنی دوکانن و خاوەنی مڵکن هاوکاری ئەو برا دوکاندارانە بن کە ڕۆژانە بۆی پابندبوونیان بە ڕێنمایەکانەوە لە بەر تەشەنەستەندنی ئەم ڤایرۆسە
لێرە با بڵێن دوکانەکانیان بەرەو ڕووی هاوڵاتیاندا داخستووە و هەڵمەتی یەکجار زۆری تری مرۆییش کراون لە سنوورەکە کە ڕۆژانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە بەردەوامی شت دەهێنن بەشێک لە ڕێکخراوە خێرخوازیەکان و بەشێک لە هاوڵاتیانیش خۆیان لە ڕێگەی پێیجە جۆر بەجۆرەکان و ئاماژەیان بەوە کردووە هەر کەسێک هەژار بێن نەتوانێت لە ماوەیەدا کەلوپەل و پێداویستی بکرێت ئەوە هاوکاریان دەبن ئەمانە هەڵمەتی گرنگن و پێویستە درێژیان پێ بدەوەهانی و کەسانە بدرێت بەتایبەت لەم چەند ساتە کە هەموو دەرگاکان داخراون بۆی کە ڕێگە بە هیچ جۆرە کارکردنێک نادێت لەلایەن هاوڵاتیان و دەستگاکانی ترەوە کۆتا شتمەوەیە کە من هەمێ ئاماژی پێ بدەم و نیگەرانی خەڵکی هەڵەبجەشە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆی ئەو نووسراوانەی کە دەری کردووە و ڕۆژانە ڕێنمایەکان دەرەکان ناوی هەڵەبجە وەکو ناوی پارێزگا نایەنێت کە ئەمە جێگەی نیگەرانی هاوڵاتیان دەخوازن لەوەی کە وەزارەتی ناوخۆلایەنێکی معنی و ڕۆژانە مامەڵە لەگەڵ پارێزگاکان دەکات هەڵەبجەش وەکو پارێزگایەک لە نووسراوەکانیدا ناوی بهێنرێ و هەموو ئەو ڕێنمایانەی کە پەیوەستن بە پارێزگاکانەوە ناوی هەڵەبجەشی تێدابێت ئەمە ئەو زانیاریانن کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجان. پامێرمان فەرحان حەمەخان سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجە لەگەڵمان بووی و لێرەوانێت دەستخۆشی و پێزانینی خۆمان بۆ ئەو خاوەن مڵکانە کە لە کرێچەکانیان خۆش بوون کە کری ئەم مانگا وەرناگرن و نمونەیان زۆر بێ بە ئومێدی ئەوەی کە لە تەواوی کوردستان و هەموو خاوەن مڵکەکانی کوردستان بۆ ئەم مانگا لە کرێچەکانیان خۆش بن و دووبارە سپاس بۆ فەرحان بەڵێ خۆشویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمی پرۆگرامەکەمانە ئەویش گفتوگۆکردنە بێ لەسەر چاکسازی گەوران بزانین پلانی چاکسازی گەوران یا ئەو ڕێوشێنانە ئەو ڕێکاریانە چیە گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بەندکراوان و سزادراوانی ناو چاکسازی گەوران پارێزراو بن لەم دۆخەدا لە ڤایرۆسی کۆرۆنا بزانین ئەو ڕێوشێنانە ئەو ڕێکارانە چییە کە گیراوەتە بەر پلانەکانیان چی بووە و بە چ شێوازێک بۆ تا بتوانن بەندکراوان بپارێزن لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ میوانداری بەڕێز فەرهاد قادرمان کردو کە بەڕێزیان لە پسرای ڕاگەاندنی چاکسازی گەورانی سلێمانی کاک فەرهاد سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرە ئازیزەکانی کەناڵە جوانەکەی گەری کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک فەرهاد سەرەتا با بۆ پرسیار دەست پێ بکەم بزانم چ ڕێوشوێنێکتان گرتووەتە بەر پلانی ئێوە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەتا ئێستا چی بۆ پاراستنی بەندکراوان لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا؟ بەڵێ هەر لەگەڵەوەی کە دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چین سەری هەڵدا هەر لە سەرەتا ڕۆژەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بەخۆشبەختانە بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی بەڕێز ڕایت سۆران عەبدولوا باجەلان کۆبوونەوەیەکی فراوانی بە سەرجەم لێپسرایی بەشەکان و هێزی جێبەجێکار و ئەفسەرانی ناو بەڕێوەبەرایەتیەکە کرد و هەر لە سەرەتاوە بڕیار لەسەرەوە درا کە سەرەتا بۆ دەستمان پێکرد کە سەردانیکردنی کە سوکاری سزادراوان بۆ لای سزادراوەکان ڕابگرین لەبەرەوەی ڕاگیرا کاک فەرهاد هەر لە سەرەتای دەستپێکردنی با بڵێن سەرهەڵدانی ڤایرۆسەکەەوە ئێمە لە مانگی دووە بوو لە سەرەتا مانگی دووە بوو هاتوچۆ و سەردانیکردنمان ڕاگرت ئەمە هەنگاوی یەکەم بوو کە دەستمان پێکرد لە هەنگاوی دووەمە دەستمان کردبەوەی کە ئەو سزادراوانەی کە لە نێو چێشخانەکان و یا با بڵێن نانەوەخانەکە و حانوت و هەندێک بەشمان هەیە کە ڕۆژانە بەرکەوتن و خواردن دروستکردن و یا مامەڵەیان لەگەڵ کەلوپەلا هەیە و لەگەڵ کارمەندانە هەیە ئەوانە یەکسەر بڕیاردرا کە دەبێت کە مامۆ دەستکێش بەکاربێن بۆی کە مەترسی کەمتر بێت. دواتر هەنگاوی سێمەوە بوو کە کاک فەرهاد کە مامۆ دەستکێشەکە بۆ کارمەندانی ناو دەهێمنەکە بڵێ چاکسازەکە یا بۆ سزادراوان بۆ سزادراوانە بوون کە کاریانە کرد لە با بڵێن دروستکردنی خواردن بۆ هەموو سزادراوەکان دروستکردنی خواردن بۆ کارمەندان و ئێشەگرەکان نانەوەخانەکەی ئەوەیە کەنان بۆ هەموو سزادراوان دروستەکە سێژەمە بەندکراوان خۆیان خواردن دروستەکەن بەڵێ سزادراوان خۆیان خواردن دروستەکەن بەڵام ئێمە ئەو خواردنێکیان درێتێ بە وشکی دایاندرێتێ خۆیان لێ دەوێن بەڵام ئەو خواردنە خۆ دەزانی بەرکەوتنی دەسە تێکردنیەتی جیاکردنەوەیەتی دواتر دروستکردنی خواردنی ژەمەکان بۆ کارمەندی چاودێری دەکات ئێمە بنکەیەکی تەندروستیمان هەیە لێ بە بەڕێوەبەرەکەی بەڕێز کاکتۆر ئەدیبە خۆشبەختانە هەر لە سەرەتاوە ئەویش لەسەر خەر بوو لەگەڵمانە
دواتر نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت کە قوباد لەسەر خەد و بەردەوام لەگەڵمان لەگەڵ پارێزگاری سلێمانی بەڕێز کاک شێخ لاهور قایمقامیەتی سلێمانی دکتۆر سەباح حەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەمانە لەسەر خەدبوون لەسەر لەگەڵێمە کە بەدەر لەوەش کە خودی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و لەگەڵ بەڕێوەبەری گشتی چاکسازەکانی هەرێم و بەڕێوەبەری دیوانی وەزارەت کاکفواد و هەندێک کەسایەتی تر بەردەوام لەسەر خەدبوون لەوەی کە ئێمە گرفتمان بۆ ڕوونەیەات لە کەم و کوڕی لە ئەو شتانی کە پێویستمانە خۆشببختانە بۆ دوو جارتوانیمانە بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی پاکژی سەرجەم بیناکەی چاکسازی گەوران بکەین بەڕاڕە و مەمەڕ و قاعەکانی سزادراوەکانیشەوە بەڵام ئەوەی کە تۆزە گرفت و کەم کوڕی بوورە پێش ئەی کە بچیتە سەر گرفت و کەم و کوڕێکە دایمە باسەوە کراوە کە ئەو دەرمانەیان ئەو ڕژنەی کە بەکاری ئەهێنن بۆ پاکشکردنەوە وا باشترە کە بتوان بۆ ماوەی 24 سەعات ئەو شوێنە لەوێ نەبن لەو کاتەیە سزادراوان چوونەتە کوێ کاتێکە پاکراوە ئێمە تەنها لەبەرەوەی کە گیانی سزادراوان تەندروست بێ و سەلامت بێ تەنها تا ڕاڕەوی بەردەمی سزادراوەکانمان کردووە واتە ئەو قاعی کە لێی دەخەون و شوێنی حەوانەوەیانە ئەومان نەکردووە هەرچەند زۆر جار لە میدیاکانە بیسین ئەڵێن سزادراوەکان ئەڵێن هۆڵەکانمان دەرمان ڕێژ نەکراوە ئێمەش لە بەرباری تەندروستی ئەوانە لەبەرەوەی 24 سەعات دەبێت لەو شوێنە نەبێت ئێخۆ ناکرێتەوە سزادرا 1200 سزادراو دەبێتە کوێ بۆیە ئێمە بەردەوام جەختیشمان کردوەوە خۆشیان ئاگادارن کە هۆڵەکانی خۆیان پاکش ڕاگرن بەڵام ئەوەی کە ئێمە کردومانە تا سنووری بەردەم هۆڵەکەی خۆیان ئەمووی پاکژە لەبەرەوەی کێنە دەرەوە بڕۆن ئەو شوێنەیان پاکش بێ ڤایرۆسەکە نەگوێزێتەوە چکە بەردەوام هاتوچۆی تایە خۆشببختانە توانیمان ئەوانە بکەین و ئێستا سزادراونمان دابڕیوە لە دەرەوە مامەڵە و هاتوچۆکردنی دەرەوەیان نییە ئێمە لێرەوە داوای لێبوردن لە کەسوکار و لە سزادراوان ژەکەین ئەمە ماوەیەکی کاتیە بێت جێگرەوەیەک هەیە کاک فەرهاد ئەگەر بیانەوێ پەیوەندیەک هەبێت لە نێوان سزادراوان و کەسوکارەکەیانە تەنها لە ڕێگەی تەلەفۆنەوە تەلەفۆن ئەتوانن و ئەو سزادراوانشی کە زۆر جا قسە لەسەرەوە تەلەفۆن مەبەستت مۆبایلە ئەتوانن بەکاری بێنن مۆبایلە بەڵام تەلەفۆنیان هەیە کە کارتە و لە هۆڵەکەی خۆیان هەر بڵین قاعەیەک و تەلەفۆنێکی خۆیان هەیە بەس سەبارەت بەوەی کە زۆر جا قسە لەسەرەوە کە نایە ئەو پارانی کە پێویستمانە بێ ئێمە بەردەوام مامەڵەمان لەگە حانوت و جگەرەکێشنی هاوشتانە ئێستا پارەمان بۆ نایە لەبەرەوەی کە سوکارمان نایەت ئێمە بەردەوام بەڕێز بەڕێوەبەری چاکسازی گەوران خۆشی وتوێتی دەکرێت کە سوکارەکانیان بیهێنن ئێمە دەیگەینە دەستیان لە قەڵەمدا بنرێ لە بەشێکمانەیە کاتوان پارەکان وەربگرن ئەوەشی کە ئێستا بەهۆیەم بارودۆخۆ ناتوان بگەنە چاکسازی گەورانی سلێمانی ئێمە وتوانە بە هەر سزادراوێک پێویستی بە هەر بڕەپارەیەک بوو هاوکاری بکرێت تاوەکو کاتێک کە کرێتەوە دواتر پارەکەی کە سوکارەکەی دەیدەنەوە واتە هەوڵمانداوە نێڵین کەم هیچ کێشە و گرفتێک هەبێ پێشتر ویستت باس لە گرفتێ بکەی گرفتەکە چی بوو؟ ئەو گرفتە ئەوەیە کە من باسم کرد زۆر جا سزادراوان قسە لەسەرەوەکەن کە لەبارێکی دەرونی ناخۆش ئالاوانەیە ببن کە ئێستا سەردانیکردنیان نیە ئێستا ئەو پێی داویستیانی کە هەیەە وەک پێویست لەوانەیە نەتوان جێبەجێکرەوەی کە پارەیان پێویستەوانە بەڵام هەمومان نەزانین ئەوانەی کە لە دەرەوەشین ئێستا دابڕاوین لە هەموو شتێک ئەمە بارودۆخێکە نەخوازراوە بەسەر هەرێمەکە و یا با بڵین لە جیهانی کردوتەوە بۆیە دەکرێت ئەم بارودۆخە بۆ پاراستنی گیانی ئەوانە لەبەرەوەی خوا نەخواسە یەک سزادراوە بیگرێت کۆنتترۆلی شتەکە لە دەست دەرەچێت تەنانە دێمە هەوڵماناوە ئەو سزادراوانەشی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان نەشتەرگەریان پێویستە لە کاتی خۆیان ئێمە توانیمانە ئیشەکانیان بۆ بکەین لەگەڵ نەخۆشخانەی شۆڕژ بەسپاسەوە بۆ کاک دکتۆر شەماڵ جەباریاوەرگ زۆر هاوکارە بۆ ئەوەی بەتایبەت ئێمە نەخۆشێکمان هەیە تەمەنی هەیە سزبوونی گورچیلەکانی هەیە و دەبێت بەردەوام غەسلی بۆ بکرێ خۆشببختانە هاوکارێکی باشمان بوون کە ئەو نەخۆشەمان براوەتە ئەوێ و لەوێت چاودێریەکرێ ئەو نەخۆشانەی نەشتەرگەریان بێیان خوا نەخواساگەر بارودۆخێکی نەخوازرا و ڕوویان نەخۆش بێت لە هەموو نەخۆشخانەی لە هەموو حاڵەتێکا فەرهاد نەخۆش بڵێ سزادراوەکە ئەبرێتە نەخۆشخانە یاخود تیمێکی تەندروستیت بۆ لای ئەمە بنکەیەکی تەندروستیمان هەیە لە نێو نەخۆشخانەکەمان بەسەرپەرشتی دکتۆرەدی بوو کۆمەڵێک دکتۆر و کارمەندی ماندوو نەناس کە 24 ساعت کارەکەن لەوێن ئەگەر هاتوو ئەم نەخۆشە لەوێ چارەسەرەکەی با بڵێن فریاکەوتنی سەرەتایی بۆ کرا
پێویستی بۆ هەبووی حالەی با بڵێن نەخۆشخانە بکرێ نەشتەرگەری پێویست بێ خوا نەخواسەگەر حاڵەتەکەی کۆنتترۆلی بوێت زیاتر لە نەخۆشخانە بێت ئەو کاتە بە فەرمانی بەڕێز دکتۆرە دیب داواکە ئەم نەخۆشە ببرێتە نەخۆشخانە ئێمە ئەو کاتە تیمی هێزی جەبەجەکارمانەیە کە ئەوانیش 24 سعات لە شەو نخۆنی و لە کارکردنان لەم شوێ و لەم کاتەشە بەسپاسەوە بۆ ئەوانیش دەبرێتە نێو نەخۆشخانە و کارمەندی خۆمان چاودێرە بێ بەسەریەوە تا ئەو کاتی چارەسەرەکە ڕێگرێ و دەهێنرێتەوە ناو گەشتان ساغ بێت کاک فەرهاد پێم خۆشە باسێک لەوە بکەین کە ئاماژت بۆ کەوتت بە هەموو شێوەیەک سەردانکردن یان بینینی بەندکراوە ڕاگیراوە ساڵانی پێشتر کە قوتابیانی پۆلی چوارە بەڵێ خوێندکارانی زانکۆ سەردانی بەندکراوانیانە کە بۆمبەستی توێژینەوە بە تایبەتی خوێندکارانی کۆلێژی یاسا و دەرووناسی و کۆمەڵناسی بۆ ئێستا ئەوانیش ڕاگیراوە ناتوان بیان بینن؟ ئێماڵین هەموو سەردانی کردێکمان ڕاکردووە تەنانەت خۆشمان کەمترین بەرکەوتن نەکەین لەگەڵیانە بۆی خوا نەخواسە ئێمە لە دەرەوەین ئەگەریش هاتبوو خوا نەخواسە ئێمە یەکێک لە ئێمە گومانیەوەی هەبێ لەوانێت تووشی ڤایرۆسەکە بێ بۆی ئەوان توش نەبن یعنی ئێمە ئەوان مەقسەدە کەرنتینەیەکی زۆر تەواو تا ئێستا خوا نەخواسە هیچ حاڵەتێکی گومان لێکراوی هەبووە گەورە نەکرد حاڵەتی گومان لێکراوی هیچ حاڵەتێکی کەمترین نەخۆشی ئێستا هەیە بۆ ئەگەر پێشتریش ئەمفلۆزایەک یا پەتایە شتێکە بواە ئێستا ئەوانش نییە لەبەرەوەی سەردانیکردنی کە سوکاریان نییە لە دەرەوە ڤایرۆسیان بۆ نایەت میکرۆبیان بۆ نایەت و پاکژن و ئێستا لە شوێنەکانی خۆیانن ڕاستە بتێنێتەوە ئێستا ناخۆشە لەبەر بارودۆخێکی دەرونیە ناخۆش ئەوانش لەوانەیە ئێستا چاوەڕێەوەکەن کە بە زووترین کات بچنەوە ناو کە سوکاریان حەزکەن لێبوردنیەکە بێ حەزکەن بە هەر هۆکارێ بێ بچنەوە دەرەوە بەڵام لەم کاتەیە بۆ پاراستنی گیانی ئەوان ئەمەی کە ئەم ڕێگە و شوێنێ ئێستا گرتومانەتە بەر بەڕاستی زۆر 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 پێویستە و خودی بەڕێز بەڕێوەبەری چاکسازی گەوران 24 سعاتەکە لەسەر خەتەوە زۆربەی ڕۆژە پشوەکان ئێمە ستافێکی زۆرمان لەوێ داوام ئەەکەینەوە بۆی ئاگامان لە دوایین پێشاتەکان بێت تەنانەت دوێنێ بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی خۆی سەردانی چاکسازی گەورانی سلێمانی کرد و لەگەڵ چەند هۆڵێکی سزادراوانیشی بینی و چێشخانە و بنکەی تەندروستیەکەشی بەسەر کردەوە بۆی کە بە بەردەوامی لە پێشهاتەکان ئاگادار بین و خۆمان ئامادە بکەین بۆ خوا نەخواسە هەر ئەگەرێگە گەر هەبێ بەڵام ئەوەی کە کەم و کوڕی گرفتی ئەمێ بەداخەوە دەمامک و دەستکێشە کە وەک پێویست نیمانە و زۆر هەوڵی قورسین تا دەستمانەکەوێت نەکەوتۆ تا ئێستا بەردەوام پێویستمانە ئێمە وەرشەکانمان چێشخانەکەیە نانەوەخانەکەیە کارمەندە بۆ مانایی کە بێچکە لەم کاتی ڤایرۆس و شتە پێشتریش ئێوە هەر پێویستان بەوان بەردەوام بکەن بەڵام پێشتر وەک ئەم نسبەی ئێستا نەبووە ئێستا کارمەندە یێشگرەکانی ژەبێ بەکاری بێنن ئێستا ئەبێ دەمامکی ژەگەڵ دەستکێشەکانە بەکار بێت ئەوانەی کارەکەن نانەوەخانەیە تۆ بتێنێتەوە بێ چەند سەعات جارێک ئەم کەمام و دەستکێشە بگۆڕێن بۆیە زۆر جار ڕوبەڕوویە و گرفتە ئەبینەوە کە کەمە بەڵام خۆشبەختانە هەوڵەکانی بەڕێز بەڕێوەبەری چاکسازی و سەری خۆشی بە شێوەیەکە کە توانیمانە ئیشەکان بڕوات بەڵام سپاس بخوا نەمانێشتووە کەمترین حاڵەتی ناتەندروست لە نێو چاکسازیە هەبێت لەشتان ساغ بێت کاک فەرهاد بەندکراوان خۆیان تا چەند پابەندی ڕێنمایەکانن بەندکراوەکان بەڕاستی جێی سپاسە کە بڵێم زۆر بەخەمن بۆی کە هەم بارودۆخی نێو چاکسازیەکە نەشێوێ بۆی خوا نەخواسە حاڵەتێکی ناتەندروست ڕووبا لەوەی کە ڤایرۆسێ بڵاو بێتەوە و هەم خۆشیان زۆر بە خەمی خۆیان بۆی کە خوا نەخواسە ئالودێ و ڤایرۆسە نەبن لەبەرەوەی کە دواتر کاردانەوەکەی قورسرە بێ بۆیە خۆیان زۆر پابەندی ڕێنمایەکانن و بە بەردەوامی ئەوان زۆر جالاوانێ بڵێن هاندان و پشتیوانێکی باشم بۆ ئێمە کە ئێمە ئەوانەی کە لێیان داواکەین ڕێنمایەکان وەک خۆی جێبەجێەکەن بەڵام تەنها وەگەوەی کەوتمەوەی کە زۆرێک لە بەندکراوان چاوەڕێوەکەن کە 5 ساڵە ئیتر ئێستا کاتیەوەی هاتووە لێبوردنی گشتیانە بێت 4 ساڵە ویستم پرسا لەسەرەوە کەم کاک فەرهاد زۆر باس لە لێبوردنی گشتیەکرێ بە مەرج ئەم لێبوردنی گشتیە بە مەرج وابزانم لە مانگی دوا بوو بەشێک لە بەندکراوانی چاکسازی گەورانی هەولێر و سلێمانیشمانگرتنیان ڕاگەیاند و کە یانەوەی لێبوردنی گشتی بیانگرێتەوە بە مەرج ئەم لێبوردنی گشتیە بە مەرج کێ ئەگرێتەوە لە هەمان کاتا لێبوردنی گشتی خۆی لێبوردنی گشتی بە مەرج مەبەستان لەوە چییە؟ لێبوردنی گشتی نییە بە مەرج ئازادکردنیە بە مەرج ئازادکردنی بە مەرج چۆنچۆنیە ئەگەر کەسێک 3 لەسەر 4 سزاکەی تەواو کرد
یعنی ئەگەر بۆ نمونە 10 ساڵ حکم بوو 7 ساڵ و نیوی تەواو کرد بەشی چوارەمی سزاکەی ئەگەر ئەم کەسە بە مەرجێک کەسێکی چاکساز بوو بێت لە ماوەی ئەو سێ بەشی سزایی کە تەواوی کردو لە نێو زیندانە کێشەی دروست نەکرد دەبێت هیچ فایلێکی خراپی نەبێت یا با بڵێن هیچ گرفتێکی نەبوو بێ ئەم کەسە ئەو بەشەی کە ئیمێنێتەوە بەشی کۆمەڵایەتی لیژنەیەکی باڵایی بەشی یاسا و کۆمەڵایەتی و با بڵێن لیژنەیەکمان هەیە نووسراوێک راپۆرتێک لەسەر ئەم کەسە نووسێت کە بەڵێ ئەم کەسە کەسێکی چاکساز بووە و دشیاوە بۆ ئەوی بچێتۆ ناو کۆمەلگا دەدرێتە داواکاری گشتی و داواکاری گشتی بەرزی دەکاتەوە ئەم کەسە ئەو بەشەی کە ئیمێنێت ئەچێتۆ ناو خێزان و کەسوکاری و جۆری مادەکەی دیاری کراوە کاکفەرهاد هەندێ مادە هەیە نایگرێتەوە بۆ نمونە قەتڵ نایگرێتەوە ئەعدام نایگرێتەوە ئەوانەی کە ئەعدامن مخدرات نایگرێتەوە بەشێکی تیرۆر نایگرێتەوە بەڵام تیرۆر پێشتری گرتەوە بەڵام بەداخەوە لە دوای شەڕی داعش ڕاگیرا چەنەوە ئەو مانگرتنەی کەڕوویە لەسەرەوە بوو کە زۆرێک لە سزادراوانی تیرۆر کاتی وایان هەبوو کە ئیفراشەرتیان بۆ کرێمە کە پێڵی ئازادبوونی بە مەرج بەڵام بەداخەوە وەزارەتی داد یا با بڵێ ئەنجومەنی دادوەری ئەوە لای ئەوانە ئەو شتە ڕایگرتووە ئەمایان هێڵێکی تر بوو بەشێک ترمان هەیە هەمومان نەزانین 4 ساڵ بۆ 5 ساڵ جارێک پەرلەمانی کوردستان لێبوردنێکی گشتیە بەڵام مەژداریەکە لێبوردنەکان هەندێک بەش نایگرێتەوە هەندێک بەش نسبەی بەرەکەوێت کۆتا جار 2007 یا 2007 ئەوەی کە قسە لێسەر هەیە ئەوەیە کە سزادراوان داوایەکەن بە تایبەت ئێمە ئێستا نزیک بە 135 سزادراوی ئەعدامان لەلایە لە هەرێمی کوردستان زیاتر لە 300 سزادراوی ئەعدام هەیە داوایەوەکەن خەڵکانێکی تایە با بڵێن سزای لە سێدارەدانیان هەیە زیاتر لە 20 ساڵە لە زیندانە وەکو وایە بڵێ حکمی مؤبەدێکی چەشتووە ئەم کەسە سزای هەتایی 20 ساڵە پێنجی بەر ئیفراشەرتیەکەوێ 15 ساڵ زیندانی بێ ئەم 20 ساڵیشە لەوەیە هەمووی داوایەوە ئەکرێ یان ئەوە تا ئەو سزایەت جێبەجێ بکرێ یان خۆیان ئەڵێن با بارگرانیەک نەبین بەسەر حکومەتەوە حکومە دەبێت بەس لە نێو چاکسازیەکان بەخێومانکە خەرجەیەکمان بکێشێ ئەمەش بارگرانیەکین دوو کە سوکارەکانمان جارێکی تر هەل لە چاوەڕوانیان یانەوە تا ئەم سزای لە سێدارەدان هەللا ببرێ بکرێ بە سزای هەتاتاییە یانەوە تا سزای لە سێدارەدان لە ساتەوەختی خۆیان کە دادگا بڕیارەیە لە سزای لە سێدارەدان بۆ کەسێک جێبەجێ بەشێکی تر لەم گرفتانە ئەوەیە خەڵکانێکی تایە کە قسە لەسەرەوەکەن کە ئێمە بڕێک پارەی زۆرمان داوە یان با بڵێ ئاشتەواییمان کردووە لەگەڵ لایانی بەرامبەر بۆ نمونە کوشتنێک هەیە لە نێو قەزەکە ئەم سزای لە سێدارەدانی خواردووە لەسەری بەڵام خێزانی کوژراوەکە کە سوکارەکەی دواتر ڕێکەوتنێکە بۆ ئاشتەواییان کردووە ئەم کەسە ئەیگرێتەوە ئەو کەسە ئێستا کەس نییە لەسەری سکاڵاکە لە بەرەوەی ئەوان تەنازولیان بۆ کردووە بەڵام سیرەکەی هێشتا هەل لە نێو چاکسازیەکان ماونەتەوە ئەمان داوایەوەکەن ئەوانەی کە ئاشتەواییان هەیە لێبوردنێک بیان گرێتەوە بۆی کە تەواو ئێستا ئاشتەواییان کردووە کەس لەسەریان سکاڵاکەر نییە هەمانە بۆ نمونە ئەم کێشەی ئیفراشەرتیەی هەیە هەمانە با بڵێن بە مادەی تیرۆرن و زۆرێکیان بە هاوڕەکانیانە بینن پێشتر بەربوون و لە ساتە وەختێکە ڕایگیراوە بۆیە کێشەکان بۆ لێبوردنی گشتی زۆرن و دەکرێت بەڕاستی منەمە شتێکە ناشارێتەوە ئێمە کاتێکە لێبوردنی گشتێکە درا چاکسازی گەورانی سلێمانی بە تایبەت با بڵێن ڕێژەی سزادراوان لە نێو چاکسازیە زۆر کەم بووە باش بوو بارودۆخەکە زۆر تەندروست بوو بەڵام ئێمە ئێستا نزیک بە 1200 سزادراومان هەیە ڕاستە هەوڵمان ئێوە لە چاکسازی گەوران بەس لە چاکسازی گەورانی سلێمانی ئێمە ڕاستە هەوڵمان داوە بە پشتیوانی و هاوکاری هەر خودی بەڕێز وەزیر تا بەڕێوەبەری گشتی تا هەوڵەکانی بەڕێز بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی ڕائیسۆران هەوڵ درراوە کە کۆنتترۆلیەوە بکەین کە تەوازنەیەک هەوڵ بین ڕابگرینەوەی کە ئەم ڕێژە زۆرەی سزادراوان کاتون جیان بێتەوە وە کێشەیەک دروست نەبێ بەڵام بتێت نەتەوێت ئەو چاکسازیە ئێمە بۆ 900 کەس دروست کراوە ئێستا نزیک بە 1200 کەسی تایە ئەمە خەریکە پاڵەپەستۆ دروستەکە پێویست بەوە ئەکا لە دنیاە ئەمە هەیە هەرچەند ئەمە ئیشی من نیە ئیشی وەزارەتی دادا یا با بڵێن حکوومەتە خۆی بەمای بچێتەوە سزای بەدیل هەیە سزای جێگرەوە هەیە کەسێک بە مادەیەکی مروریە گیرێت لە جاتیەوە 6 مانگ سزایە دەی خێتە چاکسازیەکە و لەوێ سزاکەی بەرەسەر ئەتوانی غەرامێکی پارێکەی هەم بڕێک پارە دەبێت بۆ حکوومەت دەگەڕێتەوە یان ئەتوانی بۆ نمونە لە ماڵێکی بێسەرپەرشتان لە شوێنێک سزاکەی ئەوە بێت 2 مانگێک
لەو شوێنە خزمەت بکە لە بەرامبەرەوەی کە هەڵەیەکی سەرپێچێکی مروری کردووە. زۆرن ئەم شتانە کە دەکرێت بەدیلی ئەم شتە بنچارە سەر بێ. من تەمە ناکەم وەکو خۆم ئەمە دەنگی سزادراوانە کە زۆر جار داوا لە ئێمەکەن ئێمە دەنگیان بگەێنین کە هەموو چاوەڕوانیەوەن کە ئەم حکومەتە بە حکومەتی خۆیان نەزانن و ئەوانەی کە شیاوی ئەوەن کە بچنەوە ناو خێزان و کەسوکارەکانیان بە تایبەت ئەوانەی ئاشتەوەیان هەیە ئەوانەی کە کێشەکانیان کێشەی بچووکن و لە خوار ساڵێکەوە ماویانە یان سزای قورز نین یان ئەگە سزای قورزیشن و ئێستا هیچ کێشەیەکیان لەسەر نەماوە و ئاشتاوایان کردو بگەڕێنەوە ناو خێزان و کەسوکارەکانیان. زۆر باشە دوا ڕێنمایی خۆت یان دواوتێ بەڕێزە شتێک ئەگەر باسمان نەکرێت بەڕێزە پێت خۆش بێ باسیکە. من جارێکتر لێرەوە ئەڵێم داوا لە هەموو لایەکەکەم هاوکار بن بۆی کە چاکسازی گەوران بتوانێت ئەو خزمەتانەی بە تایبەت لەم بارودۆخە نەخوازراوی بڵاو بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بتوانین دەستکێش و کەمامەمان لێ نەبڕێت و داوا لەلایەنی حکومیش دەکەین هەرە بەردەوام کە هاوکار بۆ هاوکارتر بێ لەگەڵمان و لێرە شۆجارێکتر بە کەسوکاری سزادراوان ئەڵێن بمان بورن کە ئێوەمان دابڕیوە لە کەسە ئازیزەکانتان بەڵام ئەمە لە بەر خاتری تەندروستی ئێوەش و ئەویشە کە لەلای ئەمێ ومێ دەکەین ئینشەڵڵا ئەمە تێ ئەپەڕێت و جارێکتر بە یەک شا دەبنەوە و جارێکتر بە سزادراوان ئەڵێن خۆڕاگەر بن ئەم بارودۆخە تێدەپەڕێت ئەوەی بە ئێمە دەکرێت وەک چاکسازی گەوران لە خزمەتی هەموو لایەکەین خی گەورەژ ئینشەڵڵا هەموو لای پارێزراوکە. دەستەکانە خۆش بێ کاک فەرهاد سپاس بۆ ڕێنمایەکانە سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس بۆ فەرهاد قادر لە پسرای ڕاگەاندنی چاکسازی گەورانی سلێمانی سپاس ماندوو نەبن. بەڵێ خۆشەویستان ئێستاشە چینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد لە کفری بەشەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین زانیاری لە کفریەوانێ بە ئێمە بە بینەران بگەینیت. سڵاو لە ئێوەش دیارە دوای ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی بارانبارین گەرناوچەی گەرمیانی گردەوە لە ئێستادا دەتوانم بڵێن بێت لوتکەی بەهارە کەشێکی بەهاراوی خۆش ئومێد دەکرێت لەگەڵ هەموو ئەو باران و بەهارەدا ئەم نەخۆشیە بە یەکجاری ماڵاوای لە کوردستان و ناوچەکە بکات. من بۆ زیاتر قسەکردن لەسەر گیانی هاوکاری ئەبینین لە کفری و گەرمیان و بگرێت کوردستانیش ڕوحێتێک دروست بووە لەوەی کەوا گیانی تەبایی و هاوکاری لە دروستکردنی نەخۆشانەی چەندین قەروێڵەی لە هەمان کاتژێر لێ خۆشبوون لە کرێچیەکان. من دەمەوێت زیاتر قسە لەسەر گرنگی ئەم هەنگاوە بکەم لەگەڵ توێژەرێکی کۆمەڵایەتی پسپۆری شارەزا لە بواری هاوکاری مرۆیی یاخود لە بواری دەرونی بەختیار محمودم لەگەڵای مامۆستا بەختیار جەنابەت بێت تێرە وەک توێژەرێکی کۆمەڵایەتی دەمەوێت ئاماژە بکەی گرنگی ئەم گیانی تەباییە لە نێو کوردستان و لە ئێستادا چییە؟ بەیانیتان باش بەیانی بینەرە بە ڕێزەکانتان باش بێگومان میلەتی ئێمە میلەتێکە کە هەمیشە بە گیانی هاوکاری و ئەو دابوونەریتی هەمانە هەمیشە داوای ئەوەی کردووە کە ئێمە هاوکاری یەکتر بین چێشتێک بەبێ دراوسێکەمان نەخۆین بە تایبەت بۆ ئەم سەردەمەوە لەم کاتەشتا زۆر گرنگە لەبەرەوە بە خۆتان زان خەڵکی هەمووی لە ماڵەوە کاسبکار بێت ڕێگەی ئەوەی نییە کە ئێستا کەسابەت بکات و موچەشە بینین کە بە شێوەیەک دواکەوتووە کە کاریگەری لەسەر ژیانی خەڵکیە بۆیە زۆر گرنگە لەم کاتەدا ئەوەی دەست ڕۆیشتووە وا بکات هاوکاری دراوسەکەی هاوکاری خزم و ناسیاوی بکات هەر کەسێک ئەزانێت کە پێویستی پێێتی بێگومان پێویستە گۆشتا سەرێسقان هاوکاری یەکتر بین بۆ ئەوەی ئەم دۆخە بە سەرکەوتووی تێپەڕێنین. بەڵێ ئێمە مەسەبەقە دەمەوێت پرسم لە جەنابە زۆر جات فەرمانێکی دەرەچی حکومەت بۆ نمونە قەدەغەکردنی هاتوچوو ئێستا بینی لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر باش جێبەجێ دەکرێت ڕێنمایەکان بەشێکی سەرکەوتوو بەڵام لە هاوکاتیش دەمەوێت ئەمەمەژە بۆ بکەم گیانی هاوکاری لایەن هاوڵاتیان دروست بووە پێتوانێت لایەن حکوومەت و دەسەڵاتداران و پەرلەمانتارانیشۆ دروست بێ ئەوەندەی دیکە کۆمەڵگەکەمان جوانتر دەکا و خەڵکیش ئومێد و متمانەی لا دروستە بێت. بێگومان لە وڵاتان کاتێک قادەخەی هاتوچۆکرێت یان ڕێگە لە کەسابەت ئەکرێت ئەوان بۆ ئەمە بەدیلیانەیە وا ئەکەن کە خەڵکی لە ڕووی خۆراکەوە ئەمنێت و ئاسایشی خۆراک دابینەکەن بەڵام بەداخەوە لای ئێمە ئەوەی کە من ئەیبینم لە ناو کۆمەڵگا زیاتر گیانی هاوکاری لە ناو توێژی خوارەوەیە بۆ نمونە کۆمەڵێک خەڵکەیە بازرگانن کە هاوکاری خەڵکیەکەن یان کۆمەڵێک کرێکی هەیە ئەم کرێچیانە ئەم ماوەیە ئەبەخشێت ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە بەڵام پێویستە ئەمە حکومت پێش هەموو کەس پێ هەڵسێت و بەرپرسان پێ هەڵسن هەم لەبەر ئەوەی کە ئەوان زۆربیان بە دەنگی خەڵکی بە خوێنی خەڵکی
بە ئارەقی ناوچوانی خەڵکی گەشتنەدە ئەو پلەپایە ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویە تریشەوە زۆربەی بەرپرسان هیچیان لەو بازرگانە کەمتر نین لە ڕووی دارایی لە ڕووی خەڵکناسین لە ڕووی تێکەڵاوی لەگەڵ خەڵکا بۆیە ئەبووە یەکەم هەنگا ئەو بەرپرسانە پێی هەستایەن و خەڵکی تەواوکەری ئیشەکانی ئەوان بایە بەڵام بەداخەوەی کە ئەبینین خەڵکی هاوڵاتی ڕۆڵی سەرەکیە بینێ بۆی هیوادارم لە داهاتوودا وا بکەن چاوێک بە میلەتا بخشێنەوە ئەوە موچە جگە لەوەی کە حەقێکی شەرعی خەڵکە بەداخەوە بینین بە ناوەی کرۆنە و ئەوانەوە کە ئەمڕۆ سەیرەکەی دوا ئەکەوێت کە ئەمەش نیگەرانی لای خەڵک دروست کردووە گیانی هاوکاریش وەکو پێویست نابینین لەلایەن بەرپرسان و کاربەدەستانی حکوومەتەوە بەداخەوە. بەڵێ کاک بەختیار دەمەوێتەوە کوتاقانێکی ئەنفالیش باس لەوە بکەین کفری و گەرمیان لە شەڕی داعشدا بە هاوکاری و هەماهەنگی و دەستە جەمعی توانیان ئەو خۆناغەت تێپەڕن بەشی زۆر ماڵەکان کرانە چێشتانە بۆ پێشمەرگە پێتوانێت ئێستایشە دیسانەوە کفری و گەرمیان دووجار ئەمنیەت گرنگە لە هەمان کاتیشدا هاوکاریکردنی دام و دەستگاکانی ئەمنی خاڵێکی گرنگی سەرکەوتنە بێگومان ئیتر خوای گەورەوای دروست کردوین و شوێنەکەیش و هەڵکەوتە شوێنەکەیمە هەمیشە ئێمە سەنگەرین بۆ نمونە بازگەی کفری لە دوای بازگەی کفری ئەو شوێنانە دێت کە زیاتر عەرەب نشینن و بۆ خۆشمانەزانین لە ناو وڵاتانی عەرەبیان لە شارەکانی عەرەبی زیاتر ئەم نەخۆشیە بەربڵاوە ئەبینین ئێستش ئێمە هەر سەنگەرین بۆیە زۆر گرنگە ڕۆڵی ئەم دانیشتوانە و وا بکەن کە هەست بە بەرپرسیارەتی بکەن و لەوەی کە هیچ خەڵکێک بە قاچاق تێنەپەڕێت و هەر حاڵەتێک یان دیاردەیەک ئەبینین کە دەستگاکانی لێ ئاگدارکەنەوە هەرچەند خەڵکی ئەم ناوچەیە گۆشت تا سەرێسقان لەبەرەوەی قوربانی داوە لەسەر ئەم خاکەوە ئێسش دڵسۆزی خاکەکەیەتی دڵسۆزی دانیشتوانەکەیەتی ئەبینین کە لە ڕووی گیانی هاوکاری گیانی ئەوەی کە خۆت نابێت تێربیت و هاوسەکەت برسی بێت ئەبینین ئەمانە جێبەجێەکرێت کە جێگەی دڵخۆشیە ئەمەیە کە ئومێدی داوەتە خەڵکی ئەم ناوچەیە ئەمەشی کەماتەوە باری نەکردووە هەر ئەو گیانی هاوکاری خەڵکەکەی وایە کردووە کە بەردەوا بن لێرە و دڵیان خۆش بێ بە ناوچەکەی خۆیان بێگومان ئەوانە کراوە هیوادارم تون و تۆڵتریش بکرێ. سپاس بۆ بەختیار مەحموود توێژەری کۆمەڵایەتی تاقانیان فال سپاس بۆ کۆی زانیاری و تەبەنرخەکانت بەڵێ ئەمە وەکو توێژەری کۆمەڵایەتی ئاماژەی پۆ کرد کە هاوڵاتیان دەتوانم بڵێن بێت هەنگاوێکی گەورە و گرنگیان ناوە ئێستا کاتی ئەوەیە بەرپرسانی حکوومەت لە هەموو ئاستەکان بێنە سەر هێڵ و هەرێکێ لای خۆیەوە بتوانێت گیانی هاوکاری و بەشێکی زۆری موچە و شایستەدارایەکانی بخاتە خزمەتی خەڵکو و ئەم قەیرانەدا تێپەڕێن و کوردستان ئاوەدان بێ و وڵاتی زیاتر بەرەو پێشەوە بچێت. سپاس بۆ پامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکە ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان ئێستا شکاتی گفتوگۆکردنی کۆتا تەوەری پرۆگرامەکەمانە کە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر بارودۆخی کرێکانە لە تەوەری پێشوە باسمان لە پاراستنی بەندکراوان کرد لە چاکسازی گەوران بوو لە ئەگەری ڕوبەڕووبوونەوە یان لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لەم تەوەرە باز لە پاراستنی کرێکاران ئەەکەین لە ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بزانین لە ئێستادا چی کراوە بۆ ئەو کرێکارانی کە لە ئێستادا کار دەکەن و کە ئەگەر بە شێوەیەکی ناچاریش بێکارەکەن هەروەکو زانی کە ماوەی چەند هەفتەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان پشی فەرمی ڕاگەیاندووە لە سەرجە فەرمانگەکانی هەرێمی کوردستاندا چەند فەرمانگەیەک نەبێت کە پێویستە کاری هاوڵاتیان ڕایکەن بەڵام بە شێوەیەکی فەرمی پشو ڕاگەیاندراوە بە کەرتی تایبەتی شانەیە کە ماوەی چەند ڕۆژێکە ئەمڕۆ شەشەمی ڕۆژەکە هاتوچۆی هاوڵاتیان قەدەغە کراوە بەشێک لە کارمەندان یا بەشێک لە کرێکارانی کەرتی تایبەتی شوونەتەوە ماڵەکانی خۆیان و خۆیان کەرەنتینە کردووە بەڵام بەشێک لە کرێکاران کە ئەگەر بە ناچاری بێ یاخود کارەکەیان وا بخوازێت کە بیانوێ کارکەن چی ئەکرێت بۆ ئەو کرێکارانە تا پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا و بە تایبەتی لە ئێستادا کە لە هەندێک شوێن یان ئەگەر بە نمونە باسی بکەین کە بەشێک لە نەخۆشخانەکان یان نەخۆشخانەی ئاسا بۆ نمونونەکە ماوەیەکی زۆر کاریانتیاکرد بە هەرەوەزی کار ئەکرا لە ئێستاژە کار دەکرێت بۆ دروستکردنی نەخۆشخانەی کۆرۆنا لە هەڵەبجە کاری تیاکرێ لە چەمچەماڵ کاری تیاکرێ لە هەولێر کاری تیاکرێ بێگومان ئەم کارکردانە هەرەوەزیە بەرکەوتنیان زۆرە لەگەڵ هاوپیشەکانیانە بزانین چۆن پارێزراو بن ئەمانە هەر بۆ بەسەر ژمیانداری زۆر بەڕێز چالاک ڕۆفمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکاران کاک چالاک سڵاو لێبێ و بەیانیت باش.
سپاس بۆ تۆش کاک چالاک کەرۆکو لە پێشێکەکە ئاماژەم پێکرد کە لە ئێستا بەشێک لە کرێکاران نەڕۆشتونەتەوە ماڵەوە کارەکان وا ئەخوازێ کە لە دەرەوەی ماڵی خوانیا لەو شوێنی کە کاری تیاکەن کار بکەن ئەگەر بە نمونەش باسیکەین کە ئێستا بەشێک لە چێشخانەکان کرێکاران کاری تیاکەن یاخود بەشی ئیتیساڵات یان بەشی ئەنتەرنێت ئەمانە کاریان هەیە یان ئەم نەخۆشخانانی کە باسم کرد نەخۆشخانەی ئاسا نمونەی نەخۆشخانەی ئاساکەوە تا لە شارەکانی تراکرێتەوانێ کرێکاران کاری تیاکەن بە هەرەوەزی چی کراوە بۆ ئەو کرێکارانە چ ڕێوشێنێ گیراوەتە بەر بۆ پاراستنیە؟ بەڵێ سپاس بۆ ئەم تەوەرە باسێکی گرنگە خۆتان نزانن کرێکاران هیچ کەمتر نییە لە کارمەندانی تەندروستی بەڕێز لە پزیشکە بەڕێزەکان کە ئێستا سەرقاڵی خۆپارێزی و چارەسەرکردنی نەخۆش و بەرکەوتوانن کە لە خسخان و لە شوێنەکانە ئیشەکەنەوە کرێکارانیش خۆتان نەزانن بە هەمان شێوەوانیش مرۆڤن پێویستیان بەوە هەیە کە چاودێری بکرێن و سەلامەتیان پارێزراو بێ و ژیان و مەعیشەتیان دابین کرابێ بۆیە بەداخەوە ئەم کارەساتی کە ڕووی لە ئەم میلەتەمان کردووە هەمومانی وەکو یەک بەشدار پێ کردووە نایخوێنێتەوە بڵێ کەسێک کرێکارە یا هەر پیشەیچکەی هەیە بەتاوی مرۆڤایەتی گرتوەوە ئەوانیش کرێکاریش وەکو من و جەناب و یەکیچکە بەرکەوتا بێ لەمە ئێمە لە سەرەتایی دروستبوونی ئەم مۆزعەیەکەوە بوو لەگەڵ خۆپارێزی سلێمانی تەندروستی سلێمانی لەژێر چاودێری ڕێنمایەکانی قایمقامەتی سلێمانی هەستاین بە تەوعێکردنی کرێکاران لە شوێنەکانەکە ئیشەکەن و تەرگیزی تاواماندانا بوو لەسەر پیشەوەرانی بازار کە دەلاک و ساڵۆن و خاوەن پاسەکانی ئەو خەتانی کە نەفەریان هاتوچۆ پێکرد ڕێنمایەکی گشتگیرمان بەسەرا دابەشکردن کە 10,000 پۆستەر بوو پێمان وتن کابێ خۆتان پارێزن بەم شێوانەی کە لە هەموو گەڕانەوەی پاسەکان بتوانن دەستکی دەرگا ئەو شوێنانی کە پێویستە تاقیمیکەن و دەلاک خانە و ساڵۆن و نانەوە و فڕنی سەمون و هەموو ئەوانەمان تەوعێ کرد بەوەی کە بتوانن قەرباڵغێکی زۆر دروست دەکەن لە خۆیان تاک کە کەسەکان لە ژوورۆ بن هەتا دوو کەسێکیش باشە بۆی پارێزرا بن بۆیە لە ئیستایە لە دوای ئەم قەیرانی کە باسی ئەومان کرد ڕێگا و گیرا و هاتوچۆی خەڵک نەما کرێکاران بە بەردەوامی ئیشەکەن لە کەرتە جیاوازەکانە ئەمانیش چەند بەشێکن بەشی چەند ئەم کرێکارانە کرێکاری بیناسازین کە لە شوێنەکانە ئیشەکەن بیناسازیەکەن ئەمە زەڕورەتی ئیشەکەن بەشی چکیان لە کۆمپانیەکانی ئیتساڵاتن کە هەموو ئەمانە پێویستیان بە دامکردن و ئیشکردن هەیە بەشی چکیان ئەوانن کە لە مەعاملە گەورەکانە ئیشەکەن بۆیە ئێمە لەگەڵ لایانی پەیوەندیدارەوە لە قایمقامەتی سلێمانی و لەگەڵ ئەنجومەنی پارێزگای بەڕێزا قسەمان کردووە کە بڕیارێک دەرکرێ ئەم کرێکارانە بکرێنە مەتەناو ئەو شوێنانی کە زەڕورە ئیشی تیا بکرێ پێویستە بکرێن بە متەناو هەوڵ بدرێ کرێکارەکان ڕێژەکانیان کەم بکرێتەوە هەروەکو چۆن لیژنەکان ئەگەڕێن بەسەر سەمونخانە و مارچێت و ئەو شوێنانی کە کرێکاری شتیاکە کراوە بەنیوە یانی ئەگەر لە شوێنێکە 5 کرێکاریشی کرد بە ئێستا دوو کرێکاریژەکە بۆی تەزەخمی قەرەباڵغی دروست نەکرێ و لیژنەکانمان لیژنی هاوبەشمان هەیە لەگەڵ قایمقامێتە خۆشبەختانە ئەم لیژنانە ئەگەڕێن و بە تایبەتی عەلوی سلێمانی و هەموو شوێنانی قەرەباڵغی لەسەر ئێمە ئێستا گەڕاوین تۆ ئێمان کردوون ئاگادارمان کردنەوە کە نابێ قەرەباڵغی بکەن و کرێکارەکان بکەن بە نیوە بۆی جانی کرێکارەکانیش پارێزرا بێ خۆتزانی ئەمڕۆ تەواوی کۆمەلگا لە ماڵەوەیە هەموو ئەوانە لە دەرەوەن کە بە پێی زەڕورەت هاتونە دەرەوە کرێکاریش زەڕورەتە کە لە شوێنەکانە ئیژەکات لەو شوێنانی کە پێویستیان پێی هەیە ئێمە بەجددی لەگەڵ لیژنەکانەدا بەزوینەتە خوارەوە تێمانگانن کە هەبێ متەناوبیان پێ بکەن و لەگەڵ ئەوە شاکە متەناوبیان پێکەن پارێزرا و بنجانیان پارێزرا بێ و پێداویستەکانیان بۆ دابینکن. باشە کاک چالاک هەندێک لە کارگەکان کە لە ئێستادا کە بێگومان وا پێویستەکە کە نەکراوە بنیانی کارمەندەکانیان ڕۆژ بێت نەماڵە لە پێناپاراستنی گیانی خۆیان و ئازیزانیانە بەڵام ئەگەر کارگەیەک سەرپێچی بکات کارگەکەی بکاتەوانێ بۆ ڕایکردنی ئیشەکانی خۆی کرێکارانی بێنێتەوە کاریان پێ بکات کاری ئێوە چیە بێت یاخود ئیجرعاتی ئێوە چێ بێت لەگەڵ ئەو کارگانەیە هەموو ئەو کارگانی شتیوە هەبووە بەڵێ لە ڕۆژانی ڕابردووە کارگە هەبووە کارگەی بچووگەوانی کە
پێویست نییە ئیش بکات ینی هەندێک کارگە هەیە کە شتێک دروزەکە لێرەوە ناکرێ ناوی کارگان بەین بەڵام هەندێک کارگایە کە شتێک دروزەکە پێویست ناکە کرێکارەکانی ئیستا ئیش بکەن پێویستە کاوانیش کارگەکان داخن بیکەن بە پشوو بیان نێرنەوە ماڵەوە ئێمە خۆشببختانە نوێنەرەکانی ئێمە کە لە لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانیە چاودێریانەکە و ڕۆژانە ئیستا بە بەرداوامی ئەوان چەند لیژنی چاو بەش ئاگەڕێن هەر کارگێک کراوە بێ پیداخن هەر کارگێک سەرپێچی بکات پسوڵی ئاگادارکردنی بۆکەن هەر کارگێک پابەت نەبێ بە ڕێنمایەکانوانەوە بەڕاستی خۆشببختانە لیژنەکان قایمقامەتی سلێمانی دەسەڵاتیەوەیە کە ئیجرعاتی قانونیان لەگەڵاکەن هەتا ئایاندەن بە دادگەشت. بەڵێ زۆر باشە یەک شتی گرنگ کە پێم خۆشە لە ئێستا باسیکەن ئەویش تا چەند مافی ئەو کرێکارانە پارێزراوە بە تایبەت کرێکارانی کەرتی تایبەت کە لە ئێستا ڕۆشتنەتەوە ماڵیان لە پێناو پاراستنی خۆیانە تا چەند مافیان پارێزراوە لە وەرگرتنی موچەکانیانە کە بێگومان لەوانەیە بەشێک لە کرێکارانی کەرتی تایبەت تەنها بۆ موچەیە بژین ینی بەو موچەیە ڕەنگە هەنێکیان کرێچیش بن تا چەند ئێوە کارتان بەوە کردووە کە مافەکانیان نەخورێ یاخود موچەکانیان وەرگیرێت لە خاوەنکارەکانیان خۆی لە حقیقەتە کرێکار کە ئیشەکە ئەبێ گرێبەستی چێ بێن بەو گرێبەستەیە هەموو پێداویستەکان پێداویستی سەلامەتی و هەموو ئەوەی کە ڕێوشوێنی قانونی یاسایە بۆ دابینکردنی ژیانی ئەو پارێزگاری لە خاوەنکار لەم گرێبەستەیە بێ ئەم گرێبەستە ئەگەر بکرێ لە شوێنەکانە کرابێت بە تاچید ناڵێم بەم شێوەی کە ئیستا ئافاتی پیا بووە لە بەرچاوەگیرە بەڵام هەموو حاڵەتەکانی ئۆتڵە و ڕۆژە پشوشتەکان لە بەرچاوەگیرێکە بێ ئەوانیش مافیان لەوەیان پارێزرا بێ بۆیە بەداخەوە زۆرێک لە کارگەکانی ئیستا ئەوانەی ئیشان پێەکەن ئەگەر بە پێی یاسا و بە ئیجرعاتی قانونی و بە مؤسساتی حکومی کارکی پێداخایە پێی بکە بە متەناوب یا پێی بکە بە پشوو ئەو بیر لەوا کاتەوە کە کرێکارەکەی ببڕێت لەو کاتەیە کری نەداتێ ئێمە داوایەکمان پێشکەش کردووە کە خۆشحاڵ بووین بۆی کە پشوەکان ئەوانیش بگرێتەوە بەڵام ئەوە خۆشحاڵی کردین من بەڕاستی دوێنێ جۆم لێ بوو وەزیری ناخۆ بڕیاریشیدا کە هەر هیچ نەبێ بۆم 5 ڕۆژی تر کە دانراوە پشووی سەرتاسەری بە کەتی تایبەتی شمولێکە کە جەناوی پارێزگار دوێنێ ئاماژی پێدا و ئەمە ئێمە خۆشحاڵ کردووە ئەگەر لە ئەمڕۆ هەر کەسێک پابند نەبێ بەمەوە ئیجراتی لەگەڵاکرێەوە هەر کارگەیەک موچەی کرێکارەکەی ببڕێ بەڕاستی ئێمە لە ڕێی لیژنەکانەوە ئاگادارمانەکەنەوە ئێمەش سەر و خۆمان ئاگادارەکەینەوە من وەکو خۆم شخصی ڕاستیەکەی چەند ڕۆژێکە بە تاکی ژانی بەتەنیا چەند شوێنێکم بەسەر کردوێتەوە چەند مارچێت و کارگی بچووک و ئەو شتانەمان بەسەر کردوێتەوە و بەڕاستێکی چەند بینایەکی بیناسازیشم بەسەر کردەوە کە کرێکاری شتیاکە ئاگادارمانکردنەوە بەڕاستی هەر کەسێک لە ئاگادارکردنی یەکەم پابند نەبێ بۆەوە ئێمە لە ڕێی لیژنەکانەوە ئیجراتی قانونی توندی دەگەڵاکە دەستەکانە خۆش بێ دەشتان ساغێ زۆر سپاس مادومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز چالاکڕۆ سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکاران سپاس مادومان کردی بەڵێ خۆشویستان ئەچینە لای پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەحمەد سڵاو لێ بێ و بەیانیت باش نوێترین زانیاری لە سلێمانی چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت بەیانی ئێوە بینەران باشتر سڵاتان لێبێ ئەمڕۆ شەشەم ڕۆژی قەدەغی هاتوچێ لە سنووی پارێزگای سلێمانی و لە سنتەری شاری سلێمانی کە پابند بوون بە ڕێنمایەکانی تەندروستی و ڕێکارەکانی حکوومەت لەلایەن هاوڵاتیانەوە جێبەجێ دەکرێت ئەم شوێنەی یان ئەم شەقامی کە من لیوەستامیکەکە لە شەقامە سەرەکیەکان کە لە شاری سلێمانی ڕۆژانە بەشەوی بەردەوام قەرەباڵغێکی زۆری پێوە دیار بوو بەڵام ئێستا ئەو ئۆتۆمبیلانی کە لە دەوروبەری من دەردەکەن لە بەردەمی قایمقامەتی سلێمانی وەستاون بەشێکی زۆریان ئەو کارانی کە لەلایەن ئەو لیژنانی حکوومەتەوە بەڕێ دەچێتیان کاروبارەکانی ئەوەی کا پێویستە لە سەرشانی قایمقامەتی سلێمانی کاروباری ئەوان بەڕێ دەکات کەواتە دەتوانین بڵێن قایمقامەتی سلێمانی لە ئێستادا بووەتە ناوەندێکی گرنگی بەڕێکردنی کاروباری هەم هاوڵاتیان هەمیش ئەو شوێنە ئیداریانی کە لە ئێستادا لە چوارچێوەی پلانی حکومەتدا لە کاردان بەتایبەت ئەو فەرمانگانەی کە لە چوارچێوەی کاردان و پێویستە کارەکانی خۆیان جێبەجێ بکەن لەلایەن قایمقامەتی سلێمانی و ڕێگەپێدان یان هاتون و ڕۆشتن بۆ شێوازی ڕێخستنی پلانەکانیان و شێوازی ڕێخستنی کارەکانیان لە قایمقامەتی سلێمانیوە ڕێک دەخرێت بەڕێز ئاوات محەممەد قایمقامی سلێمانی بە شێوەی بەردەوام و لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەت و لەگەڵ تەواوی سەرجەم کارمەندانی خۆیاندا کاروباری هاوڵاتیان و کاروباری
تەواوی ئەو شوێنانی کە پێویستە کراوە بن ڕێک دەخەن و پلاندا دەنێن و لە چوارچەوەی پلانی خۆیاندا کارەکانی هاوڵاتیان بەڕێ دەکەن چنور لەسەر ئەوەی کە ئەمڕۆ شەشەم ڕۆژە کاروباری هاوڵاتیان بەتایبەت لە ماڵەوەن و ئەو ئیشوکارانی کە پێویستە لە دەرەوە جێبەجێ بکرێت ئەو شوێنانی کە پێویستە کراوەبێت کراون و ئەو شوێنانی کە پێویستە دابخرێت قایمەتی سلێمانی ولایەنە پەیوەنددارەکان بە شێوەی بەردەوام سەردانی دەکەن و چاودێری دەکەن و لێپرسینەوەی لەگەڵ دەکەن لەسەر کاری لیژناوبەشەکانی قایمەتی سلێمانی کە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو و پێشووتردا گفتوگوی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر لەشکر حەمید دکتۆر ئەم کاتت باش لیژناوبەشەکانی قایمەت پێشترش ڕۆڵی بەرچایەنەوە بەڵام ئێستا ئەرکێکی گەورەتریان کردوتە سەرشان و ئەستۆیان لەسەر ئەستۆیە بۆم باسکە ئەم کارەی ئەمان ئەم جارە چۆنە سڵاو لە بینەران سواسانەکەین کە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەردەوام هاوکار و پشتیوانی هاوڵاتیان و لایەنە پەیوەنددارەکانی پارێزگای سلێمانی بە بۆ گەیاندنی کار و چالاکەکان ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی بەڕەسان ئاگادارن لە بەرواری 2020ەوە دوای ئەوەی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سنوورەکانی هەرێمی کوردستان نزیک بووە لەسەر بڕیاری قایمقامی سلێمانی ڕۆژێنی پێویست گیرایە بەر بۆ ئەوی کە هەموو ئامادەکاریەک بکرێت بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بۆ مەبەستە چەند ڕێنمایەک دەچوو لەلایەن قایمقامەتی سلێمانیەوە هەمووی خراپبواری جێبەجێکردنەوە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی کە ژمارەمان 38 ژنەیە باوکاری لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی پارێزگای سلێمانی بە تایبەتی ئاسایش و پۆلیس و هێزی ئامادە و پۆلیسی هاتوچۆ و سەرجەم لایەنە پەیوەنددارەکان لێمە لە ئەرکداین بەسپاسەوە بۆ لایەنە پەیوەنددارەکانی پارێزگای سلێمانی بە تایبەتی بەرگری شارستانی و شارەوانی سلێمانی و تەندروستی سلێمانی کە هاوکارمان لە جێبەجێکردنی ڕێنمایەکان ئێمە 24 کاتژمێر لە ئەرکاین لیژنەکانمان بەردەوام لە ئەرکاین بەمەستی بەدەواچوون و جێبەجێکردنی ئەو ڕێنمانەی کە لەناو وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیەوە دەرەچێت لەلایەن قایمقامەتی سلێمانیەوە دەرەچێت کاری پێویستی لەسەرەکەین بەسپاسەوە بەڕێز پارێزگای سلێمانیش بەردەوام لەگەڵ قایمقامی سلێمانی لەگەڵمانایە بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکان دکتۆر ئەمانەمان زانی بەڵام ڕێری کینی هەبوو لەبارەی ئەوەی کە سەردانی مارکێتەکان دەکەن و لێپرسینەوە و بە دۆداچوون بۆ ئەوان دەکەن ئەمە چۆن بەڵێ بەنسبت مارکێت و ئەو شوێنانی کە ڕێگە پێدراون کە خۆی لە مارکێت و فڕنی سەمون و نانەوخانە و گۆشت فرۆشەکان و دوکانی سەوزە و میوەکان ئەگرێتەوە لەگەڵ ئەو کۆمپانیانی کە کاری دابشکاری خواردنەکەن لە سنووری پارێزگای سلێمانی ئێمە لیژنەکانمان چاویان تیشتر کردووە چڕتر کردوێتەوە بە داواچوونی وردەکەن بۆ شوێنانە ئەو شوێنانی کە ڕێگە پێدراون بکرێنەوە پابندیانەکەین بە مەرجە تەندروستیەکان پێویستە هەموو مەرجێکی تەندروستیان تیابێت لە ڕووی پاکوخانی کەسێتی جلوبەرگ سەدرێ کوڵاو و دەستکێش دەمامک لە ڕووی ئەو خۆراکانی بەکارێنن لە ڕووی کوالیتی و کوالیتی بەرز بە خۆراکی بەسەرچوو بەکارنێنن هەروەها ئەو شوێنانش کە ڕێگە پێدراونیە ئێمە بە داواچوونی وردەکەین بەسپاسەوە داواکاری گشتی سلێمانی هاوکار و پشتیوانمانە بەردەوام لەسەر خەتن لەگەڵمانە هەموو پشتیوانەکان دەربێ بۆ لەژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەبەرەوەی ئەمە بەرژەوەندی گشتیتیایە ئەو شوێنانی کە پابەندی ڕێنمایەکانی قایمقامەتی سلێمانین ئێمە جاتی یاساییان لەگەڵاکەین بە هاوکاری لایەنە پەیوەنددارەکانی پارێزگای سلێمانی باشە لەبارەی ئەو بڕیاری کە لێکی شەو بە شەشی بەیانی دەست پێ دەکات ئەمە چێ دەکرێتەوە ئەوە هەنێ حاڵەتی زەڕورمان هەیە کە بە تایبەتی بۆ دەرەوەی شار بۆ شار و شارستکانەوانەی کە باخ و باخاتیان هەیە لە دوێنێ بڕاردراوە کە لە کاژمێرێکی شەوە بۆ شەشی بەیانی کار ئاسانی بکرێ بۆ ئەوی کە بتوان بچنە دەرەوە لەبەرەوەی خۆتانزان لەو کاتانەیە قەرەباڵغی و لۆت لەسەر شەقام و لە شوێنە گشتەکانە نییە کاریگەری ناکاتە سەر تەندروستی هاوڵاتیان بۆیە لەو کاتەیەدانراوە بەڵام بە شێوەی گشتی ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی و لایەنە تەندروستیەکان داواکەین لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن بەسپاسەوە توانم بەشێکی زۆری هاوڵاتیانی پارێزگای سلێمانی هاوکار و پشتیوانن پابەند بە ڕێنمایەکان داواکەین پابەندی ڕێنمایەکان بن هەتا توان لە ماڵەکانیان بمێننەوە چونکە مەترسی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە تەنها لە قەرەباڵغیەوە دروستە بێت لە تەنها لە بەرکەوتنەوە دروستە بێت بۆیە ئەگەر هەمومان بتوانین قەرەباڵغی کەم بکەین لە شوێنە گشتەکان مەترسی کەمە بێتەوە ئیشەڵام دۆخەش تێپەڕێت زۆر سپاس بۆ تەکان دەستان خۆش بێ بڵێ چنوور دەگەڕێمە لای ئێوە زانیارەکان بە شێوی بەردەوام و نوێ بۆتان دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی کە تەواوی هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن لە پێناو پاراستنی خۆیان لە پێناو پاراستنی کەسانی خۆشەویست و ئازیزانیان خۆشەویستان لێرەدا تەواوی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم هەتا سبێنێ و با کۆمەڵێ بڕگۆ بابەتی نوێهینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هەر شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ